ئێمە هەست بەوەکەین کۆمەڵێک پلانی بەرنامە بۆ داڕێژراو لەسەر ئێمە هەیە. یەکێک لەوانە ئەمڕۆ پۆلیسەکانی ئێمە بە کۆستەر بران بۆ سلێمانی لەوێ دەنگیاندا کەەوە بەڕاستی تەسیری هەیە لەسەر نەتیجەی ئەو هەڵبژارنەی ئەمڕۆژ کە ئەمە پرسیارێکە کە لە شارەکەی خۆمانە کۆمیسیۆن هەیە، بەشداری هێزە ئەمنیەکان هەیە، بۆ ئەبێ ئێمە هێزەکەمان پۆلیسەکەمان بچین لە سلێمانی دەنگدەن کە ئەوش بەڕاستی هەموو جەماوەر و هەموو خەڵکی دەڤەرەکەمان پێویستە بزانێ کە ئێمە بە پلانێکی پێشوەختە ێزانین و هاواریشمان کرد کە ئەم شتانە باڕوو نەدا، بەڵام کەس گوێی بە هاوارەکەمان نەگرت لەبەرەوە چەندین پلانیش لێرە و لەوێ ئەنواعی موامرە دەوری کۆمەڵی دادگەریان داوە. ئێمە پشتیوان بەخوا و پاشان بەهێزی پڕ لە معنەویاتی جەماوەرەکەمان ئەو پلانانە ئینشەڵا پوچەڵەکەینەوە و ئەو گەرم و گوڕەی جەماوەر کە خواستێکی ئیسلام دۆستانەیانە کە پشتگیری و پشتیوانیمان بکەن. چەند ڕۆژە ئێمە هاوارەکەین، ئێمە لە مەترسیاین، بەڵام هەنێک کەس بەڕاستی ئیدعای کەکاوە دەرکەوت موامرەکە لەسەر کۆمەڵی دادگەریە و داوا لە یەک بەیەکی خەڵکی دەڤەرەکەیەکەین لە هەورامان، لە شارە زور، لە هەڵەبجە، لە بنەماڵی سەربەرزی شەهیدان، لە هەموو گەنجەکان، لە هەموو ئەوانەی کە دڵسۆزانە قەنەعەتیان بە گۆڕانکاری هەیە بێنە سەر سندۆقەکانی دەنگدان تۆڵەی ئەمڕۆ و تۆڵەی ڕابردوویشان بکەنەوە بۆی کە متمانەیەکی بەهێز بدەن بە هەڵەبجە و دەڤەری پارێزگای هەڵەبجە لەو چەق بازوێن نەمێنێ بێ گۆڕانکاری بەسەرابێ. ویستم و پرسیارە بکەم کە پەیامی ئێوە جیاوازترە بۆ دەنگدانی گشتی، پەیامی ئێوە کۆمەڵبەندی هەڵەبجە چییە بێ بۆ دەنگدانی گشتی کە بڕارە ڕۆژی یەکشەمە بەڕێوە بچێت؟ ئێمە جۆش و خرۆشێکی زۆرە بینین و پشتگیری و پشتیوانێکی زۆرە بینین و دڵنیاین کە جەماوەر ئەم جارە تۆڵەی جاری پێشوو شەکاتەوە کە غەدرێکی زۆرمان لێکرا بوو و گەشتبینین بەو هەست و هەڵوێستە جوان و جوامێرانیان و سپاسی هەستی بەرزیانەکەین و دڵنیاشانەکەین کە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە مژدەی خۆشی بە مولایەک ڕاگەێنین. بەڵام ئەم دەرفەتەی کە هەیە بەڕاستی بێ سوودی لێوەرگرین، موامرەکان لەسەر خۆمان کەمکەینەوە بەچی بە دۆست زیادکردن، بە خوێندنەوەی یەکتری و ئەو تیمانەی کە ئەو خەڵکانەی کە ئیشەکەن زۆریان خۆبەخشانە ئیشەکەن. ئێمە سپاسی هەستی بەرزیانەکەین، دەستخۆشییان لەکەین و چاوەڕوانی ئەوەیشین بەڕاستی ئەم چەند سەعاتەی کەماوە جهدێکی زیاتر لە جاران بکەن. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەک بێ.